بەڵێ لەم راپۆرتە بینیمان کە هۆکاری بەرزبوونەوەی نرخی خانوبەرە و بەگشتی قارات چەندێک گۆڕانکاری بەسەرهاتۆ بەتایبەت لە بەراورد بە 2 ساڵی پێش ئێستا. بەڵام هەندێک پرسیاری دیکەمان هەیە بۆچی گران بۆ کێنەوانەی کڕن لە کێوە گران بووە هەموومانە ڕوو دەکەمە بەڕێز سۆران مستەفا کە ڕاوێژکاری خانوبەرەوە بە شوێکی ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە بێت ئەم کاتە باش بەڕێز سۆران. پێم بڵێ بۆچی نرخی خانوبەرە لە کەرکووک گران بووە لەبەرەوەیە کە هاوڵاتیانی خوار و ناوەڕاستی عێراق خواستیان زۆرتر لە سەرەتی؟ بەڵێ بەڕاستی فترەیەکە لە شاری کەرکووک خانوبەرە و زەوی و ئەرز عقار بەعام لە شارەکانی تر بەرزترە وەلو ئێستا بەغدای پایتەخت وتمان ئەرز و عقاراتی تیا بەرزە بەس لە کەرکووک سەبەبەکەی نادیارە بەڕاستی ئەوانیشی ئیکڕن عارەب و تورکمانی زۆر لە شارەکانی ترەوە دیێن لە کەرکووک خانووە کڕن بە ڕاستی لە خانوویەک لە 150 بۆ 40 زیادی کردووە عەرزێ لە 150 بۆ 40 زیادی کردووە. بەڵێ هۆکاری ئەو زیادکردنە جگەلەوەی کە ئێمە وتیان خواست زۆرە لەسەری ئایا قایمقامەت چی کردووە بۆی کە بۆ گەڕەکانە بەتایبەتەوە بکات کە خانووەکان زیاتر بێت؟ قایمقامێتی کەرکووک فترەیەکە لە منتیقە کوردیەکان و لە منتیقەکان عەرەبیەکانیش هەیە بەس کەمتر لە منتیقە کوردیەکان زۆرترە دەستی کردوتە چەند خانوو ڕماندن و بەڕاستی ئەو تەحسیری کردووە بەس ئەو تەحسیرە ناکاتە سەرەوە بەس بەڕاستی وەکارەکەی نادیارە عارەبێک زۆر لە خواری عێراقەوە دێت خانوو زەوی لە کەرکووک دەکڕن بە نرخێکی زیاتر. باشە کاک سۆران هۆکاری چیە لە ناوچە کوردیەکان زۆرتر خستنە ڕوو هەیە ئایا کوردەکان یانوێ خانووەکانیان بفرۆشن؟ کوردەکان ئەیفرۆشن بە زۆری ئەچن بۆ هەولێر و سلێمانی لەوێ شقە و خانوو عەرزی پێکڕن. باشە ڕووخاندنی خانووە زێدەڕۆیەکان بە تایبەت لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هۆکار نەبوو بۆ بەرزبوونەوەی نرخی خانووبەرە؟ خۆی هۆکار بووە بەس بەکەمی بەس بەڕاستی عارەبێکی زۆر لە خواروی عێراقەوە دێ لە شاری کەرکووک عەرز و خانووەکڕێ بۆ نمونە خانوویەک بە 100 ملیۆن دینار بووە ئیستا لەم 2 ساڵی پێشوو بۆ تا 150 ملیۆن دینار 140 ملیۆن دینار 130 ملیۆن دینار هۆکاری ئەوەی عارەبی و تورکمانی زۆر دێ لە کەرکووک عەرز و خانوو دەکڕێ بە نرخێکی بەرز هۆکارەکەی نادیارە. هۆکارەکەی ئایا کە کوردەکان خانووەکان ئەفرۆشن بەخواستی خۆیانە یاخود چه هۆکارێکی دیکەیە هیچ گوشارێکیان لەسەر نییە؟ گوشاریان لەسەر هەیە بڵێم لەسەریان نییە بەس بە زۆری ئەم بارودۆخ و وەزعی ئەمنیەکە زۆر وای کردووە کوردەکان بۆ شاری بۆ کوردستان و بۆ هەولێر و سلێمانی زیاتر لەوێ لێرە شتێک ئەیفرۆشن و لەوێ ئەچن خانوو پێکڕن. باش ئەی مەترسی چیە بێت؟ مەترسی ئەو کڕین و فرۆشتنە مەترسی زۆرە لەسەر کوردی کەرکووک ئەگەر وابێ داوا لە ئیدارەی کەرکووکەکەین بەر لەم شتە بگرێت لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی بێنە دەنگ کوردانی کەرکووکەوە ئەگەر بێت و ئەم خانوانە چۆڵ بکات تەحسیری لەسەر مێژووی کوردی دەبێ زۆریش خراپە. باشە هیچ ڕێژەیەکتان لایە لە ماوەیە 2 ساڵەیە چەند کورد خانووەکانیان فرۆشتووە؟ بەڵێ من لە گەڕێکی دەواازە نووسنگەکەم لەوەیە چەند لە ماوەی ئەم مانگەیە 10 ماڵ زیاتر 15 ماڵ زیاتر بۆ هەولێر و سلێمانی کۆچیان کردووە پرسیارمان لیان کردو بۆ خانووەکانتان دەفرۆشین لەبەر وەزعی ئەمنی و بارودۆخی کەرکووک. باشە ئەو کەسانەی کە ئەیکڕن زیاتر لە چ پارێزگایەکەوەیان کە کڕیاری خانووەکانی لە خواروی عێراقەوە لە بەغداوە لە جنوبەوە لە دیالەوە لە سڵاحەدینەوە لە حەویجەوە لە ڕیازەوە بەڕاستی زۆر دێن لە شاری کەرکووک ئەیکڕن لە منتیقە کوردیەکانیش ئەیکڕن. باشەشمێ ئەوە بزانم سونە مەزهەبن یان شیعە مەزهەبن؟ وڵی مشتەرەکەن یعنی سونەی تایە و شیعەشی تایە ئەیکڕن یعنی دێن لە شارەکانی ترەوە لە کەرکووک ئەیکڕن. باشە هیچ ئاسانکاریەکیان بۆ ئەوان کە یاخود بڵێن هیچ هاوکاریەکیان بۆ باڵێ فۆرم بایەکە و تەیسەکنەکەیان بۆ نەقلەکرێ بۆ کەرکووک بۆ ئێمەش کێشە دروست دەکەن. ئیسا لە گەڕێکی کوردستان لە فەیلەق جاران لە 190 کورد بوو ئیسا لە 180 عارەبە. باشە ئەو مەترسیە ئەوەی کە ئێوە باسیەکەن ئەم هەموو کووردە خانووەکانیان نەفرۆشن و لە لایەکی دیکەوە خەڵکانی خوار و ناوەڕاستی عێراقیان ئەیکردنەوە و هاوکاریشیان نەکرێت
ئەم مەترسیەتان گەیاندووەتە هیچ لایەنێکی پەیوەندیدار؟ بەڵێ بە حیزبەکان مانگەیانووە بە ئەیداری پارتیویکێتی مانگەیانووە بەس هیچیان بۆ ناکرێت چەنەها ساڵە 5 ساڵ 6 ساڵە نتوانن محافزێ لەسەر محافزە ڕێکەوەن داینن بۆ ئەم شارە هەتا ڕێک نەکەون لەسەر محافزێ داینن بۆ ئەم شارە دۆخی کورد لە کەرکووک بەرەو خراپترە ڕۆ بەرەو چۆڵبوو نەڕۆ داوا لە کوردستان داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەن ڕێکەون لەسەر محافزێک بۆ شاری کەرکووک دایبنێن. بەڵێ بەڕێز سۆران مستەفا ڕاوێژکاری خانوبەرە سوپاس کە لەگەڵمان بوویت.